خاڵێکی زۆر گرنگەیە ئێمە ڕۆژانە سوێن دەخۆین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ خوای گەورە پێی خۆشە سوێنی پێ بخۆن. فإن الله يحب أن يحلف به. خوای گەورە زۆری پێ خۆشە سوێنی پێ بخۆی بە خوای گەورە. بەڵام خوا ڕقی لەو کەسەیە سوێن بە غەیری خوا دەخوات. بە شەرەفە، بە تەلاقە، بە ناموسە، بەسەری فلان و فلانە، گۆڕی فلان و فلان، ئەمانە هەمووی شەریک بۆ خوا بڕیاردانە. ئەمە تاوانێکی گەورەیە کە ئینسان سوێن بە غەیری خوا بخوات. شەیتان دێتە ناو دڵتەوە دەڵێ ئاخر خوای گەورە زۆر گەورەی نابێت سوێنی پێ بخۆی. نە، ئەوە قسەی شەیتانە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم خوای گەورە پێی خۆشە سوێنی پێ بخۆی. کە ئێمە ڕۆژانە سوێن دەخۆین. خاڵێکی زۆر گرنگەی ئاگاداری بین. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح داهاتوە، ئەفەرمێ من حلف على يمين فقال إن شاء الله فهو بالخيار إن شاء أمضى وإن شاء ترك فلا حنث عليه. أما لصحيح سنن نسائي هاتو خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک سوێنی خوارد وتی إن شاء الله، ئەوە بۆ خۆی مخەیەرە. چۆن؟ ئەمە زۆر گرنگە ئاگادار بن. والله إن شاء الله ئەوە دەکەم، والله إن شاء الله ئەوە ناکەم، والله إن شاء الله لەگەڵ تا نایەم. دواییش بۆ خۆت ئازادی، ئەتوانی لەگەڵ یا بڕۆی، ئەتوانی ئەو ئیشە بکەی یان نەیکەی. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم گوناحبار نابی سوێنەکەت بشکێنی کەفارەتیش لەسەر نییە. والله إن شاء الله ناچم ماڵ فڵان کەس، دوای بڕۆ، کەفارەتی لەسەر نییە. بس بڵێ إن شاء الله. بس ئیمامی عەبدوڵڵای کوڕی عومەر لە ئەثەرێکی صەحیح داهاتوە دەفەرمێ ئەگەر پیاوێک سوێنی خوارد، ئافرەتی سوێنی خوارد وتی إن شاء الله، ئەو کەفارەتی لەسەر نییە، بەڵام بەو مەرجەی إن شاء الله کە لەگەڵ سوێنەکا بێ. نەک ئێستا ئەڵێم والله إن شاء الله ناچم ماڵ فڵان کەس، 4 ساعات ئەڵێم عفو ئەڵێم ناچم، والله ناچم ماڵ فڵان کەس، دوای 4 ساعات ئەڵێم إن شاء الله. نە، نایخواوە، یەکسەر لەگەڵ سوێنەکە. جا بۆیە إن شاء الله با بەکارز بێنین زۆر. والله إن شاء الله ئەبێ بێ ماڵ ئێمە، ئەگە دوایش نەڕۆی احتیادیە، کەفارەتیش لەسەر نییە و گوناحباریش نابی. بەس ئەگەر إن شاء الله نەکەی، سوێنەکەت شکاند، ئەبێ کەفارەتەکەی بدەیت. بۆیە وشەی إن شاء الله زۆر گرنگە. چەندێک موهیمە، چەندێک گرنگە تۆ ئەگەر سوێنیش بخۆی، سوێنەکەشت بشکێنی، مادەم إن شاء الله کردو گوناحبار نابی، کەفارەتی سوێنیش لەسەر نییە. و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ فێرمان دەکات إن شاء الله بکەن بۆی کەفارەت نەکەوێتە سەرتان، کەواتە دروستە سوێنەکەت بشکێنی. ئەگەر لە حاڵەتێکە جارێ حەزەکەی سوێنێ بخۆی لەسەر شتێک، بەس ئەترسی بشکێ بۆ نمونە، إن شاء الله کەشی لەگەڵا بکە، ئەگەر نەیشترسای بە هەمان شێوە. بۆیە وشەی إن شاء الله لەبیر مەکەن. هەر سوێنێکتان خوارد لە مەولا هەوڵ بدەن خۆتان فێرکەن، والله إن شاء الله فلان شتەکەم، والله إن شاء الله فلان شت ناکەم، لەگەڵ خێزان تا تووڕە ئەبی، لەگەڵ مناڵی خۆتا، لەگەڵ دراوسێ و خزم و برادەرە، کە سوێن ئەخۆی إن شاء الله بکە. ئەو کاتە سوێنەکەش بشکێنی ئاسایی و کەفارەت لەسەر نییە إن شاء الله. بۆیە زۆر ئاگاداری ئەم خاڵە بن. لە کۆتاییدا دەڵێم وشەی إن شاء الله تان إن شاء الله لەبیر نەچێت هیچ کاتێک. ئەو خێر و بەرەکەتێک گەورەیە، لەوانەیە زۆر بۆمان ئەم شتەمان نەزانی بێ. ئاگاداری بین ئەم شتانەی کە باسمان کرد، یەئجوج و مەئجوج سزا دەدرێن، لە ناو سزادان چونکە إن شاء الله تەرکەکەن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم 15 ڕۆژ وەحی بۆ نایە لەبەرەوەی إن شاء الله ناکە. سولەیمان سەلامی خوای لەسەر بێ لەبەرەوەی إن شاء الله تەرک کرد، لە بیری چوو، خوای گەورە یەک مناڵی پێ نەدات لە 100 خێزان. کەواتە ئاگاداری خۆت بە. ئێمە لەوانە پیرۆستر و چاکتر و مبارەکتر نین، ئێمە لە پێشترەکە إن شاء الله زۆر بکەین بە ئیزنی خوای گەورە.